بەپێی داتاکانی ئەنجامی سەرەتایی سەرژمێری گشتی عێراق، ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان جگا لە ناوچە جێناکۆکەکان 6,370,000 کەسی تێپەڕاندووە کە وڵاتیانی هەرێم و بیانیش لە خۆ دەگرێت. وەزیری پلاندانانی هەرێمیش ئەنجامی سەرژمێری لە هەرێمی کوردستان خستە ڕوو. بەپێی ئەنجامەکە ڕێژەی ڕەگەزی نێر لە هەرێمی کوردستان لە مێ زیاترە. دانیشتوانی هەرێمی کوردستان 6,370,668 کەسە بە خەڵکی خۆجێی و بیانی. هێشتا داتابەیسی سەتاچاری خێزانی هەرێمی کوردستان لە سیستمەکە دانەبەزیوە. دانیشتوانی ژێر تەمەنی کارکردن کەمتر لە 15 ساڵ 131.9 پێک دێنێت. دانیشتوانی تەمەنی کارکردن 163.7 پێک دێنێت. یعنی ئەوانەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە لە تەمەنی کارکردن لە نێوان 15 ساڵ لە بۆ 64 ساڵ 163.7 پێک دێنێت. ڕێژەی 184 دانیشتوان شارنشین و 116یان گوننشینن. هەروەها 2,028,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان هەیە. ژمارەی خێزانەکان لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 1,379,163 خێزان. ڕێژەی ئەو خێزانانەی کە ئافرەت سەرۆکی خێزانە 111.86 و ئەوانەی کە پیا و سەرۆکی خێزانە بریتە لە 188.4. ڕێژەی هەرێمی کوردستان زیاتر ئەوەی ئێستا لە 114ی کۆی دانیشتوانی حکومەت عێراق دەبیتن. یەک لە گرنگەکانی سەرژمێریە کە ڕێژەی دانیشتوان بەدیار دەکەویتن و ئەوەش وا دەکاتن ڕێژەی بودجەی هەرێمی کوردستان لە کۆی بودجەی حکومەتی اتحادی دیاری بکرێتن. سەبارەت بەوەی قۆناغی سێم تەوان پێشتریش باسمان کرد، بەیانیشمان بڵاو کردەوە کە قۆناغی سێم زۆر گرنگە لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ ناوچە کوردستانیەکانیش. لێ داوامان لە هاوڵاتیان کرد چۆن لە قۆناغەکانی پێشتر هاوکار بوون، هاوکاری بژمێرەوەکان بن، لە قۆناغی کۆتاییش کە قۆناغێکی گرنگە هاوکار بن. ئەنجامی سەرژمێری گشتی کاریگەری لەسەر بودجەی هەرێم و ژمارەی کورسیەکانی کورد لە پەرلەمانی عێراق دەبێت. بەپێی ئەم ئەنجامەی ئێستا ژمارەی دانیشتوانی هەرێم زیاتر لە 114 دانیشتوانی عێراقا کە پێشتر بۆ بودجە لە 113.67 بۆ دانراوە. چاوەڕوان دەکرێت بودجەی هەرێم بەم سەرژمێریە زیاد بکات. ئیبراهیم زیاد، کەناڵی یاسمانی پەیام.